لە نێو گۆڕستانێکی چۆڵ و بێدەنگدا ژنێکی پیری تەنها دەبینرێت کە لاوانەوەکەی تەواوی بێدەنگی ئەو ناوچەیە دەشکێنێت. کێل بە کێلی گۆڕەکان بەسەر دەکاتەوە وا هەز دەکات ڕووفاتی منداڵەکانی لەم گۆڕستانەدا بێت. هەر کە ماندووش بوو ئیتر لە نێو ئەو گۆڕانەدا وەک هەمیشە بەبێ هیوا دادەنیشێت و بەدڵ بۆ جگەرگۆشەکانی خۆڕخۆڕ فرمێز بە چاوانی دێتە خوارەوە. سان گشتیوە باکەم باپڕە کوردەکانی پەیاکەم خا کوردستان ڕۆڕایی کەمە سێوارە تەگم دابێەوە وەڕەنج بێوارە وەفای دیەتانۆم دیەم برایە ناوێوەنەوەم ڕۆڕە ژیرانم نایە چیرۆکی ژنێک کە ئەنفال هەموو خێزانەکەی لێ سەندۆتەوە. میمعەرجان بەهۆی ئەنفالەوە ماڵی وێران بووە. ئەو هێشتا لە یادەوەریدایە ئەو کاتەی لە زیندانەکانی نوگرە سەلمان بوو چۆن مامەڵەیان لەگەڵ دەکردن. ئەوەشی بیرە کە سەگەڕەشەکانی بیابان لاشەی منداڵانی ئەنفالکرا و خۆراکی ڕۆژانەیان بوو. کڕۆغا زەلامەکانیان نەداوە کۆلێکە هەڵپەرتیان پێیانەکرد بۆ هەقارات ئەچمانە بەر ناو سەوزەکە شەو کوڕبرنەکە عاربگای سێ برای کوژیا کەفتە سەرمانەوە کوڕبرن ئاو چ نەوی هیچ نەوی تەنکەری ئاوا دەرچکە خۆی بەبێ لێ گرێک لەوەرە بۆ خۆی کردەوە خەڵکەکە وەڕۆی ئەوە وا مردەیان ورد لە پشتون قم ڕەش ئێمە سەیرمانە کرد یەژێ تاوێن حەفارە تۆزێ چارێک کرد و ئەو جەنازەیانەوە لەو نانیانە ناوی تۆزە خۆیانەکردەوەیان سێ دەرێکەوێت خۆ نەماندیە تۆزیان سێ دەرێکەوێت خۆ نازانم وەڕای سێدانمان شێژ نەفت خەڵ زۆر من زۆر وا کەپەک خەڵکە مرد مناڵە لە برسێک شتێ مرد سەمونێ ڕەقەوە نێنەداوە خەڵکەوە هەر نەبە خوارد ئەمەلیاتی لە برسێ. میمعەرجان لە پاش بێئومێدبوونی بۆ دۆزینەوەی ڕۆڵەکانی نزای بردە لای خودا. ئەو هەموو ئەو سامانەی هەیبوو مزگەوتێکی لە دروست کرد. ناوی لێنا برایان بۆ ئەوەی هەر کات لەوێ نوێژ بکات دەست بۆ ئاسمان بەرز بکاتەوە و هاواری بگاتە لای پەروەردگار. خوازی سەیدنا محەممەد مناڵەکان خوێنەوانە ئەتووە چیمەیە لەوە زەردنی چمەیە خوێنەکەوانە بامەمانی لێرن هەموو خوا درسوگای پارەکەیان چیە بکەم پارەی ئەوانە خەڵ دوعای خێریەکە خەڵ نوێژیتیاکە کورد کردیش کورد سەدام سوزانێ بچێتە بەردەم خۆنەوەزان تیارە بنیشێت و سایقەکانیان پسکێتیانەدا لە مناڵەکان لیواندا هیچ مەیەرکردانە بۆ کاڵتانەوەن ئەمە دەسفاتمان نییە سایقە تەیارەکان کورد کردی کورد کورد کردی الحەمد و سەنا واژە لە قارکرەم فیا کوردات کەنشکێ بووە ئەدە دایجیسەن عەرەبە دیماڵە بڕمێ شەرەف خۆتە بەدەستی سەم لە دەست دایکردن. پاش تێپەڕبوونی 33 ساڵ بەسەر تاوانی ئەنفالدا بێئومێدبوونی لە بینینەوەی منداڵەکانی لەم دنیادا ئیتر ئەو چاوەڕوانی ئەوەیە لە دنیاکەی دیکەدا بە جگەرگۆشەکانی شاد بێتەوە. دایکە بەختەکەتان بێتە قوربانتان بێتە قوربانتان من دیر و یەوە دیر ڕۆڵە بە دووریمانە
فدوري والراس قلبان ضروري معنا ضروري معنا